دەم باش ئازیزان لە بەرنامەی گەشتەکانی ئەو دیوچیا جارێکی تر هاتینەوە خزمەتتان. ئازیزان گەشتەکانی ئەو دیوچیا وەکو هەفتەکانی ڕابردوو ئەم جارەش لە شاری ورمێ یان ڕەزایەیە. ئەم شەو بەشی سێهەم و کۆتایی بەرنامەی گەشتەکانی ئەو دیوچیا لە ورمێ پێشکەشەکرێ. ئێوە شاوڕێمان بن. بۆم بەشەی بەرنامە ئەڕێنە لای خاتو سەمانەی میرزایی ئاکتەری شانۆ کە خۆیان لە عەشیرەی شکاکن لە ناوچەی ورمێ یان لە دەڤەری ورمێ. من ئەگەر توانیم لەگەڵیانە کرمانجی ژوور و قسەکەم بڕێک جاریش ئەگەر نەمزانی وشەکانم ئەگۆڕم بە سۆرانی، ئەویش بە زاراوەی خۆیان وەڵامی ئێمادەن. چەند ساڵە کاری شانۆ دەکەیت؟ ئەوە نزیک 5 ساڵە کاری شانۆی دەکەم. ئەڤەلین کاری خۆشم گەل مامۆستا ڕەسوولێ بانگین دەست پێ کرد. عەلاقە من هەبوو بۆ شانۆی دەست پێ کرد و ئەز گەلێک کەیف خۆشم کومە پێدا ناوێ ڕێکێدا. تا ئێستا چەند شانۆ کارکردێنە؟ حتی نزیک تقریبا 8 شانۆی تایبەت کار کردێنە. کار دەرویش عەفدی بوو لەگەل مامۆستا ڕەسوولێ بانگین. کارێک سۆرانی من هەبوو لەگەل دەرهێنەر یوسف مۆلودی. دیالۆگاوە سۆرانی بوو؟ بەله. دیالۆگ سۆرانی بوون، نویس سۆرانی بوو، کار کلەن سۆرانی بوو. ئەوانە کارێک چەند کار فارسی من هەبوونە، کار کوردی من هەبوونە. و تەنیا ئاکتەرن یان وەکو دەرهێنەر و نووسەریش کار دەکەن؟ کار دەرهێنەر من کار نەکردی، ئەما نویسێک مامۆستا ڕەسوولێ بانگین هەبوویەک و به صورت نمایشنامە شانۆنامە من نمایشنامە خانی کار کردیە، یعنی دەرهێنەریە وێ میکردیە و ئەکتریە. هەتا ئێستا لە چەند فستیڤاڵ و جەژنوارە بەشداریتان کردووە؟ بله، فستیوالا ئەربیل هەولێرێ، فستیوالا وانێ، فستیوال سەخزێ من بەشدار کردیە، من کار کردیە بەز را. لەناو بنەماڵە ماڵباتاوە کەسی دەر ئاکتەر یان هونەرمەند هەنە؟ مخابن کەسێک هونەرمەند بۆ ئەکتریە یا دەرهێنەری یا هەر تشتێک و مربوط به هونەرێ بچنینە و ئەوە تشتێک بینانێ مۆزەلێکیەک و بۆ سەبەب کو ئەزی پیشرەفتا من کێمتر بی، یعنی ئەز زەحمەت بکۆم پێشکە. کارێ نوێ و تازەیەوە بۆ داهاتوو چینە؟ والله کار مامۆستا ڕەسوولێ بانگین نویسێک تازە هەیە بناوێ مەموزین. ئەو کارە هەیە مامۆستا زینی؟ نازانم وەلی ئینشاڵڵا هەر تشتێک قسمەت. سپاس بۆ بەشداری، دەست خۆش بێ یاخۆ. سپاس بۆ وەکو و ئەو دەرفەتە بوومە ئیجادکێک و مسابەگە و هەر. یەکێ لە شوێنە گەشتیاریەکانی ورمێ بەندە. بەند لەسەر ڕێگای مەرگەوەر بۆ ورمێ یان ورمێ بۆ مەرگەوەرە.
بەند شوێنێکی خۆشە باخ و بۆلاخە ئاوایەکیش لەلایەتی ئەمجار چۆمێک لەوێەوە تێپەڕ ئەبێت هەرچەند ئێستاکە ئاوی بەنداوەکەیە تێپەڕێت بەڵام پێشتر چۆمێکیش بووە ئێستاکە پڕ ئاوترە بەهەوەی بەنداوەکەوە ڕستۆران و خواردنگە و دوکانی زۆری لێیە چاخانە و قاوەخانە و ئەو شتانە خەڵکی بە ئێواران و بە ڕۆژانی تاعتێڵدا دێنە ئێرە لە قەراخی چۆمەکە و لە ناو چاخانە و ڕستورانەکان کات بەسەرەبەن لەگەڵ ئەوەشە ترشیاتیشی یان ترشیشی بەناوبانگ نەک ترشی خواردن لە لای خۆراکەوەوانە نا وەکو ترشی قەیسی و نازانم هەڵوژە و ئەو جۆرە شتانە. هەروە کە پێشتریش ئاماژەمان کرد بەند بە ترشی و بە نانە قەیسیەکەیەوە بەناوبانگە ئەمە نانە قەیسیە هاتوونەتە دوکانەکەی کاک کامیاری خالدی لەگەڵ یان ناوتوێژەکەین لەسەر نانە قەیسی ئێوە بۆ خۆتان ئەمانە دروست دەکەن؟ وەڵا بازێکەن ئەوەنەی خۆمانە ئەوەنەجی مامەلەی دروست دەکات ئەوەنە ئێ خۆمانە ئەوەنە هەموویان ئێ خۆمانە معمەل و کارخانەکە لەکوێیە؟ کارخانەکەەوە بازەن لە ئورومیەیە بازش لە تەورێز ساز دەکەن. ئەمە نانی چییە؟ ئەوە نانە قەیسی ئالۆ ئەمە پێ دەڵێن هی باخی خۆتانە یا بای خۆمانی ئەوە بە ئەمە دەکرین بە خۆمان ساز دەکەن ئالوەکەی خۆمان دەکرین ساز دەکەن. ئەکرێ پێمان بڵێ کۆ چۆن دروستی دەکەن؟ وەڵا ئالوەکەی دەکرین دەشۆن و دەکەلینن و ئەمە پێ دەڵێن لە سەلا لە سەلای دەردەچیت و ئەو ئالوێ تڵفەکەی دەمینیت ئەمینیتەوە و بعدش ئەوە زۆرتر دەکەلینن و بڕێک حش بیت ئەگەر حش بوو لەسەر نایلونەکەی ئەو نایلونی ڕادەوێخنە سەبانی بانێکی جگایەکی کە ڕۆژی لێ بدات بەس بازی چەندێک ئەبێ بمێنێتەوە لەسەر بان وەڵا حتانی حش بیتەوە حتانی خوش بیتەوە چەنە بێ بە کوڵێ؟ وەڵای کولەنەکەی بەستگی بە حشکبوونی ئالوەکە هەیە یا قەیسیەکە هەیە تەنیا نانی قەیسیە گرنیان نانی ماباقی مێوەکەی نانی ماباقی مێوەکەیە قەیسیە ئەمە ئالووە گلهێناری پێ دەڵێن گێلاسە و هەموو تشتێ میوە جیا لەویشە ترشی و شتیشە گرنوانیە؟ ئەرێ وەڵا ترشەکەنیش هەیەمە ترشێکی ئالۆ و قەیسی و بڕێک زرشک و چی پێ دەڵێن ئەوەنە هەموومان هەیە کامێر خۆشتە خۆی؟ ئەمە نارێ وەڵا دەخۆم ڕۆژی چەندان ڕۆژی چەندان؟ خۆمان دەخۆم بەسی کارخانەکەی یە مامەلەکەی کەم دەخۆم چون ئەوە ساڵمترە لە مامەلەکەی ڕۆژی چەند پار و چەند وڵای هەر بەستگی بە مێزاجم هەیە چەندی بکە زۆر ترشە ترشیش هەیە شیرینیش هەیە زۆر ترش و شیرینیش هەیە گرچه توشی رنجرویی و حسرت و دردم امن قد لدستم چرخ سپلا نابزم مردم امن عاشقی چاوی کجال و گردنی پرخال نیم عاشقی کیو و تلان و بندن و بردم امن گل سرما و لبر بیبرگیم رو رقحلیم نوکری بگانه ناگم تال سر عردم امن من زنجیر و تناف و داروبند باکم نیه من زنجیر و تناف و داروبند باکم نیه لطلتم کن بنکشن حس دادلیم کردم امن سپاس لە شاری ورمێ یان ڕەزاییە لە بەرنامەی گەشتەکانی ئەو دیوچیا هاتوونێتە نووسینگەی گروپی میدیایی و ڕاگەیاندنی وڵات کە بە شێوەی دیجیتال میدیا و هەروەها دوو حوتەنامەیەک کاروباری خۆیان بەڕێەکەن لەگەڵ بەڕێز کاک ئازادی یوسفی ڕاد بەرپرس و بەڕێوەبەری
ئەو گروپە ئەمانەوێ وتوێش بکەین ئێوەش لەگەڵمان بن. کاکە ئازاد گروپە میدیایە وڵات لە کەنگێ دەست بەکار بوویان و لە چه زەمینێ؟ رضا سلاح و حرمت بود جناب تاو بینر و بیسرید تلویزیون آسمانیا گل کردستان گل اخیر هاتنه بو باجار اورمیه گروپ ها میدیای ولات لسال 2012 فعالیت خوب آژانس نوچگهانی ولات نیوز دست بکر و پشتی 5 سالا شیا اولین نشریه آنکو بلاووک آنکو کوارا رسمی به ازمان کردی فارسی ل باجار اورمیه ورگریتن اما 8 ساله که خبات روزنامه‌نگاری و نوچگهانی دکن و لزمینه سیاسی، فرهنگی، ادبی، اجتماعی عمد خبتن همو سعیامه و همو تلاشامه و آمان جامعه اوه یکا بشین کسایتی خود زمینه فرهنگی، ادبی، سیاسی و اجتماعی بدانن آساندن و آستانگی و مشکلات و کل و درد گل و نتواخو بین برچاو کرن دا برپرسین من مسئول من بزانه دا هر و تو کامگود رسانه تبیا وک پرکی ارتباطی نابین گل و ملت و نابین مسئول دا و برپرس دا بخبتید و خبات بکن که اوه 8 ساله اما به درستی او آمانجه گهشت نیدا ایرو روژه ام به زور طریقه که جوان دتوانن مشکل و به هر حال کلو درد ملت برچاو بکن و جواب و به هر حال او تشتی که برپرسی ما به هر حال او عمل کردن و او اقدامات آن بینن بو ملت دیسا برچاو بکن خوشبختانه هم گهشن مرحله که زور باش که میدیای کردی لباجار اورمی دا جیگای خوب پیدا کریه و به هر حال بو ملت ما و بو گل ما و بو پیشربرنا باجار ما عمل کرده که زور باشه جیال دو هفته نامه یان بلاوو که ولات او چه فعالیت و چه چالاکی تر هنه وک رسانه وک دیجیتال میدیا هر وقت که میگود یه سال 2012 ام ل آژانس نوچگهانی ولات نیوز دا ام فعالیت و خباتید کن ایرو روز تکنولوژی باعث بیا که ده هر مالکی دا و دسته هر کسی که دا حتی لگنده که زور دورجه یک گوشی موبایل هبیتن و او که الحمدلله لولات ما دا سرعت و اینترنت زور باشه همو جماعت لهر جیگاه که دا دسترسی ها به اینترنت آزاد و طریق تلگرام طریق واتساپ طریق به هر حال اینستاگرام که شبکه مجازی خبری الان آژانس نوچگهانی ولات نیوز هم سر دامنه اینترنتی هم سر تلگرام هم سر اینستاگرام فعالیت هست ایدی مخاطب و به هر حال بینر لهر جیگاه اکلوی باجار حتی لدر و باجار او فعالیتانه دبینیتن او خبرانه دخونیتن و دزانیتن که اورمی داد چه خبره ایرو روز فعالیت هنری و هنرمندین ما یک جار زور بیه و جماعت هنرمند دا حبینید بود چونگا دبینید که او هنرد میدیای دا تیتا بلا کرن او هنرد میدیای دا تیتا پخش کرن او رو که هنرمندین ما همو هاتنا ناساندن و اواجی زیادتر به نظر آمن بر خاطر فعالیت میدیای ما بیه میدیای ما رو که اگر سال 2012 تنی ولات نیوز که او رو که 10 دنه میدیای کردی ما تل اورمی دا که خباتت کن او جیگای خوش پیدا کردن و ملت جیگلک علاقمند او آن دنبال بکن پیشوازی بردن خلق لگوار و یان لبلاوک و هر وها لسایت و کانال دیجیتالی و چیه دیشم بیشم پیش ولات که 3 سال پیش الان بلاوک ولات مجوز گرد شاید کم کسک اورمیه دا شاید در حد 10-12 نفر نویسنده هبون که لناو روزنامه دا فعالیت آن کرد به هر حال ما نشریه یک سروه هبیه که پیش دا دفتره که نمایندگی لاورمیه دا هبیه بجز سروه ما هیچ نشریه که کردی چه نبیه که لاورمیه دا فعالیت بکرد به هاتنا نشریه ولات بلاوک ولات او زمینه چه بی بیرامن تیتن که شماره اول ما
شماره اول دا فقط 10 دانه نویسنده هبون. الان ما بالای 300 دانه فقط نویسنده بومی خود بازار اورمی ده هیکال زمینه سیاسی، زمینه اجتماعی، زمینه فرهنگی دنوسن صاحب نظری خود بیژن دوباره عمل کرده مسئولات دوباره به هر حال گوته بیجید ناولات داد، حتی بحث مسائل بین المللی، حتی مسائل سوریه، ترکیه، مسائل اقلیم کردستان، مسائل عراق، ما صاحب نظر و نویسنده تایکا دوی نشری داد دنوسن. الحمدلله ملت ما زور استقبال دکتن لتشتکی که بزانید لسر رنگی وانه. واقعا تمام سعی و هدفی ما او بیا که خبات ما بو منافع قلبی بو برجواندی ملت ما بیتن خوشبختانه استقباله که یک جار زور تیدا کردن. او هندی بیجم که هر شماره بلاوکا ولاتی که درد کوید چاپ دبیتن تمام کانال های مجازی کردی لما کودا حتی سلماس حتی اورمیه بوکان پیرانشهر سردش حتی دشته استان کردستان جی همول سر کانال مجازی خو او بلا دکنه و جماعت که یک جار زور او دبینید او بو افتخاره که یک جار زور مزنکا ام لجبها گل دانه لگل ملت دانه. ئازیزان لە ورمێ کە ئەڕۆی بەرەو ناوچەی گەشتیاری بەند و لەوێەوە بەرەو مەرگەوەر خەڵکی ئەم ناوچەیە بەتایبەت لە گوندەکان دۆشاوی تەماتە یان ڕبی بایجانەگرن ئەمجار خۆیانەی کێڵن خۆیانەی چێنن دوایی هەڵیەگرن ئەمجار هەڵیەفلەقێنن دوایی ئاوەکەی ئەگرن هەروەکو لای خۆمان خوێیەکەن بەڵام بۆ ئەوەی کە زووتر بدات بەدەستەوە ئەوان دێن لەسەر ئاگر لەسەر منجەڵێ لە ناو منجەڵێکی مس بە کەوچکی دار ئەیشێوێنن و لەوێ زووتر ئاوەکەی ئەگیرێ. پێشتر لە لای خۆمان و لەوانەیە لێرەش کە من پرسیارم کرد ئەڵێن لەسەر لە پشتبان لەسەر بان دایانە ناو لەبەر خۆر ئەو کارەیانە کرد بەڵام بۆ ئەوەی کە زووتر بدا بەدەستەوە ئێستاکە ئەی کوڵێن و ئاوەکەی ئەگرن. بەڕێزان زۆر جار گەنجان ئەبنە هۆی شانازی گەلان. ئێمە لە شاری ورمێ یان ڕەزایین لە بەرنامەی گەشتەکانی ئەو دیوچیا هاین لە لای وەرزشوان و وەرزشکاری زۆر بەڕێز کاک فەردادی ماندار. کاک فەرداد خۆی وەرزشکارە لە وەرزشی مویتای MMA بۆکسە جا قارەمان و پاڵەوانە پلەی یەکەمی لە تورکیا لە ئازەربایجان لە ئێران و لە شوێنەکانی تر وەرگرتووە.
چەند ساڵەتە کاک فەرداد؟ عمرم یا ورزشم عمرم 27 26 سال چەند ساڵە وەرزش دەکەیت؟ تقریبا 13 سال 13 ساڵە هەر ڕشتەی سەرەتا ڕشتەی وەرزشەکەت هەر مۆتای MMA بوو بو هر مویتای کیک بوکس MMA بو لعولی لە لای کێ فێر بووی؟ لعولی لای کرما میخوم که نوگل کشور انگلستان دبید لیگ حرفی بوکس دایم بوکسی بریتانیای کبیر لعولی لگل وی دابیم پاشگاه ایرانی دا چو لگل چند نفری دیدم لە ڕۆژ چەند کاتژمێر تەمرین دەکەی؟ تقریبا 3 تایم هر تایم ساعتک و نیو ئەم باشگاهی خۆتە؟ باشگاهی خومه بله چەند ساڵە هەیە؟ تقریبا 5 سال 5 ساڵە او باشگاه 6 مانگه اما باشگاهی پیش دا 5 سال بله زۆر باشە باشگایەکی زۆر خۆش و زۆر دەوڵەمەند و زۆر شیکە لإیران دا یکم باشگاه لإیران دا بو کیک بوکس مویتا یکم باشگاهی منه چەند وەرزشوانت هەیە لێرە؟ تقریبا حدود 300 نفر 300 نەفەر خود مامۆستا و ڕاهێنەری خود ماموستامه بله لیره باشە چەند وەرزشوانت بەڕێ کردووە بۆ تیمی ملی؟ تیم ملی نینه اما قهرمانیم زور هیا قهرمانیم 8 نفری هیا 8 نفر 8 نەفەر توای آذربایجان غربی دا تیم اول تیم ملی زۆر باشە ناوی باشگاکەتان چییە؟ فرداد من ناوی خونه لە کام کێبەرکێ و مسابقە بەشداریت کردووە لە کامە وڵات؟ لترکیه 2 جار لآذربایجان 2 جار لإیران 100 جار زورتری 100 جار ورزشکارانم شاگردانم لترکیه مسابقه داینه قهرمان ئێستا بووە بکەوی شکست بخۆی بویه ولی هر قهرمانێک حتما تبی شکست بخود ئەو شکست ڕۆژانەی کە شکست دەخۆی چه هەستێکت هەنە یان ئەبێتە هۆی چی؟ دو جرع انسان هنه یک وقتی شکستید خود نارابید یک وقتی شکستید خود رابید او انسانی که مازن بید تبید پشتی شکستی رابید اگر بخوازم ببینه انسانی که مازن پشتی شکستی تبید رابن تا ئەو مرەڤەیە کە شکست دەبێتە هۆی سەرکەوتنە 100% بله درسته کاک فەرداد ماندوو نەبی ممنون لە کاتی تەمرین چی دەخۆن؟ والله پیش تمرینی دا کربوهیدرات مصرف دکن قسمتی کربوهیدرات و نشاسته دوای تمرینی پروتئینی مصرف دکن هم مواد غذایی هم مکمل ئەو نەخۆن؟ او بله هم پیش تمرین پاش تمرین نیوگا تمرینی فقط او ئێستا کە نەخۆشینی کۆڤیدی 19 یان کۆرۆنا هاتووە وەرزش ئەتوانێت تا چە ڕادەیەک پێشگیری بکە یان یارمەتی ئەو کەسانە بدات کە تووشیە بن؟ هر یک تشتی پیشگیری بکد اوجی ورزشه فقط ورزش تبید به رعایتی نکات و مسائل بید به رعایتی فاصله رعایتی ماسکی لی بدن دستی بشون تماسی بدنی نبید لوانه اگر ورزش بگن ورزش سیستم ایمنی بدن تبود بجوری و پیشگیری دکد
ئازیزان لە جوانیەکانی ورمێ دەریاچەی ورمێیە. دەریاچەی ورمێ یەکە لە گەورەترین دەریاچەکانە کە دەریاچەیەکی خوێیشە، خوێی تێدایە. جاران کە ئەڕۆشتی بۆ تەورێز لە ورمێەوە ئەبوایە دەورت بدایێتەوە، بەڵام ئەوە چەند ساڵێکە لە ناوەڕاستی دەریاچەی ورمێەوە جادەیەکیان لێداوە کە دەریاچەی ورمێ بووە بە دوو کەرتەوە و چەند ساڵێکیشە دەریاچەی ورمێ کەم ئاو بووە. بڕێک وە ئەڵێن کە ئەم ڕێگایە بووەتە هۆی ئەوە کە ئەم دەریاچەیە کەماو ببێتەوە وشک ببێت. بەشی سەرەوەی ئاوی هەیە، بەشی خوارەوەی زۆر کەماوە و زۆرێک لە شوێنەکەی خوێ دایگرتووە. بەڵام هەر جوانیەکەی خۆی ماوە، هەر ئەو گەورەی و عەزەمەتەی خۆی هەر دیارە. دەریاچەی ورمێ بۆ خۆی تایبەتمەندی زۆر بووە، پەلەوەری تایبەت لێرە بووە، پەلەوەرەکان کە بڕێکیان کۆچەری بوون بۆ ماوەی چەند مانگێک هاتوونەتە ئێرە بێچویان کردووەوە لێرەوە ڕۆشتون بۆ شوێنەکانی تر، گیای تایبەتی خۆی و هەروەها گیان لەبەری تایبەتی ناو ئاو کە زۆرێکیان هەر تایبەت بە دەریاچەی ورمێ بوون و بڕێکیان ماون و بڕێکیان ئێستاکە نەماون. لە هەر حاڵدا دەریاچەی ورمێ لە نماد و لە جوانیەکان و لە هێماکانی ورمێیە کە هیوادارم بمێنێ و هیوادارم پڕئاو ببێتەوە و هیوادارم ڕۆژێک ببێت کە سەردانی دەریاچەی ورمێ بکەین پڕئاو و جوان و پڕخۆش بێت. ئازیزان هونەر سنوور ناناسێ و هونەر زمانی هاوبەشی گەلانە. ئێمە ئەمڕۆ لە ئەم بەشەی بەرنامەی گەشتەکانی ئەو دیوچیا لە خزمەت هونەرمەند کاک محەممەدی فەکوورین کامێرامان کە هەرچەند خۆی ئازەریە لە ورمێ بەڵام زۆرێک لە کارەکانی خزمەتە لە فیلم و سینەمای کوردی، بۆیە بەختەوەرانە لە بەرنامەی گەشتەکانە حەزمان کرد کە بینە لایەن و وتوێژیان لەگەڵا بکەین لەسەر ئەو کارانەی کە بە گشتی کردویانە و بە تایبەت ئەو بەشەی کە لە کوردستان کردویانەوە لەگەڵ دەرهێنەرانی کورد. ئێوەش هاوڕێمان بن با بڕۆین گوێویستی قسەکانی کاک محەممەدی فەکووری بین. فەرمووی. اسکی چطور شد که وارد کار دنیای سینما و تصویر شدی؟ والا من ورودم به شکل میشه گفت جدی‌تر از سال 1978 پرسیارم کرد کە چۆن بوو و لەکەیەوە دەستان کردەوە یان چۆن هاتوونەتە ناو دنیای سینەما وێنە وتیان کە لە ساڵی 1970 کۆچی هەتاوی بە شێوەی جددی و لە ناو گروپی کامێرەمان و گروپی فیلمبەرداری هاتوومەتە ناو کارەوە. پێشتریش کاریم کردو وەڵام بە شێوەی جددی لە ساڵی 1970. ئەڵێ کە ورمێ یان ڕەزاییە شوێنێکی تایبەتە، چەنگەلێکی تێدایە بە وەکو کریستانیەکان وەکو کورد و ئازەری ئەمە هەمویان پێکەوە ئەژین. هەر بۆیە ئێمە هەر لە منداڵیەوە لەگەڵ یەک گەورە بووین و ئەوە ئاشنا بووین لەگەڵ یەک و من لەگەڵ هونەرمەندانی کورد ئەتوانم بڵێم ساڵی 1383 لەوانەیە 83 کۆچی هەتاوی لەگەڵ هونەرمەند کاک ڕەسوڵی بانگین یەکەم کارم وەکو لەگەڵ هونەرمەندانی کورد کار کردووە. دوایی لە ساڵی 1384 لەگەڵ کاک ڕەحیمی زەبیحی کارم کردووە. ماوەیەک من ڕۆشتومەتە ئازەربایجان و ڕۆسیە، دوایی گەڕامەوە دووبارە لەگەڵ کاک ڕەحیم وەکو کامێرامان و هەروەها وەکو دەرهێنەری پشت کامێرەی فیلمێکیان کە نزیکە 45 ڕۆژ بە یەکەوە بوون خایاندووە.
دواتریش لەگەڵ هونەرمەندانی تر دوایی وەکو یەکەم کار لە هەرێمی کوردستان هەر لەگەڵ کاک ڕەحیمی زەبیحی ڕۆشتمە ئەوێ و لە وەکو یەکەم کاری دەرەوەی ئێران لە هەرێمی کوردستان کارێک بوو لەسەر هەڵەبجە کە لەگەڵ کاک ڕەحیمی زەبیحی پاشی پرۆژەی هەڵەبجە من بۆ پرۆژەیەکی تر لە چەمچەماڵ لەژێر ناوی ئەنفال داوت کرام بە هاوکاری لەوێ بوو کە من بەڕاستی لەو کاتیا بوو کە زانیم ئەنفال چییە چون تا پێشی ئەوە نەمەزانی ئەنفال چییە چون لەگەڵ ئەنفال لەگەڵ کەسوکاری ئەنفال ژیام و ئەو کاتە بوو کە زانیم چە کارەساتێکی دڵتەزێنە کاک ڕەحیمی زەبیحی بە هەست و ئەحساس کاریە کرد زۆر کاری بەسەر تکنیکەوە نەبوو بەڵام بە هەست ڕاستی کاریە کرد و کارەکانیشی باش پرۆژەی ئەنفال بۆ چەند ساڵێک درێژەی هەبوو چەند ساڵانی داهاتوش من هەر بەشدار بووم ئەڕۆشتمەوە بۆ ئەوێ و وێنەمان ئەگرت لە ڕەوتی وێنەگرتنی پرۆژەی ئەنفالدا من لە نزیکەوە بەختەوەرانە چاوم بە مامۆستا شێرکۆ بێکەس کەوتووە ئەتوانم بڵێم لەگەڵ ئەو کەسانی کە تا ئەو ڕۆژەی لەسەریان خوێندوومەوە بەت وەکو شاعر مامۆستا شێرکۆ بێکەس تەنیا کەسێک بوو کە کاردانەوەی لەسەر منداناوە بەڕاستی حەقی خۆیەتی کە ناوی ئەمپراتۆری شیعری جیهانیان پێداوەوە ئەو کەسایەتێک کەسایەتێکی زۆر گەورە بوو و لەگەڵ ئەوە من بۆ نەتیجە و ئاکامە گەشتم کە جێگای کۆمەڵە وێنەیەک یان فۆتۆگرافیەک لە ئەم کارەیە وەکو کاری ئەنفال خاڵیە ئەوە بوو کە من لەگەڵ خۆم و خودای خۆم ئاهدم بەستکە کارێکی زۆر باش بکەم وەکو فتۆ کە بتوانم جیا لە وێنەکە یان فیلمەکە وێنە و عەکسیش بکرم لە کارەساتی ئەنفال یان ئەو فیلمە ئەنفال کە بتوانین لە دنیا بڵاوی بکەینەوە. بەڕێزان کاک محەممەدی فەکووری لە وتوێژەکەیە باسی پرۆژەیەکی بە نرخ و باشی کرد وەگلەیشی کرد ئەوە کە لە پاڵ پرۆژەی ئەنفال کە وەکو تەسویر و فیلمکاری کردووە بۆ خۆشی ئەڵێ من هەستم بە بەرپرسیارەتی کرد کاری فۆتۆم کرد لەوانەیە کە دووبارە نەبێتەوە و ئەڵێ من تەنانەت بە هەزینە و بە سەرمایە خۆمەوە من گەڕاومەتەوە زۆر جار هاتووم تەنانەت نەخۆش بووم لە خەستەخانە بووم سرم بە باڵمەوە بووە من هەستاوم ڕۆشتووم کە بتوانم ئەو پرۆژەیە بە نەتیجە و ئاکام بگەێنم بەڵام ئەڵێ بەداخەوە پشتیوانی و حەمایەت نەکراوە پاڵپشتی نەکراوە من هەر لێرەوە داوا ئەکەم لەو کەسانی کە دەسەڵاتیان هەیە ئەتوانن بە تایبەت لە وەزارەتی ڕۆشنبیری کە هاوکاری کاک محەممەدی فەکووری هونەرمەندی زۆر بەڕێز کە زۆرێک لە کارەکانی لە کوردستان کردووە و بۆ سینەمای کوردی کردووە هاوکاری بکەن ئەو پرۆژەیە بگەیت بە نەتیجە و ئاکام ئێستاکە بە هەر شێوەیەک ببێ بە چاپ بێت و بە هەر شێوەیەکە بگەیت بە نەتیجە و ئاکام هاوکاری بکەن و ئەو پرۆژەیە ببێت بە پرۆژەیە کە تەواوی دنیا بیبین و بە قوڵایی کارەساتی ئەنفال بگەن. پاشی ئەو پرۆژەیە من پرۆژەیەکی ترم دەست پێ کرد لە هەرێمی کوردستان بە هاوکاری هونەرمەندان
کاک ماهر حەسەن و هونەرمەند کاک ڕەحیم زەبیحی خوان لێ خۆش بێ. ئەمجار دوای ئەوەش پرۆژەیەکی ترم دەست پێ کرد هەرچەند بیرەوەریەکی باشی نییە بوو بۆ من حەزیش ناکەم ناوی ببەم بەڵام لەو پرۆژێش هاوکاریم کرد. لەگەڵ ئەوەش من پرۆژەیەکی ترم دەست پێ کرد کە نزیکەی 50 ڕۆژی خایاند. ئەویش پرۆژەیەک بوو کە شەڕی داعش بوو. ئەو شەڕێکە پێشمەرگەکان لەگەڵ داعش دەستیان پێ کرد لە نزیکی هەولێر و لە کەرکۆک و لە سنوورەکانی هەرێمی کوردستان کە من بۆ خۆم بە دڵخوازی خۆم بەشدار بووم لەوێ و توانیم کار بکەم. تەنیا پرۆژەیەکیش بوو کە لەو سەردەمایەوە لە هەموو ژیانمدا کە کارم کردبوو لە گولە و لە بڵێن تیری مەشقی و بڵێن جعلی کار نەکرا بوو، هەمووی ئەسڵی بوو. ئەم گولانە بەسەر سەرمان و لە ملاولەولاومانەوە ئەهاتن دەڕۆشتن تەنانەت لە 60-70 سانتیمەتری دەستیارەکەمەوە گولەی ئەسڵی هاتووە و من کاتێک ئەم بینی کە 1800 شەهیدی پێشمەرگە هەیە لە شەڕی داعش منیش هەستم بە بەرپرسیارەتی ئەکردووە هەستمە کرد کە ئەبێ کارێک بکەم نەقش و دەوری من لەم کارەیە چییە ئەبێ منیش خۆم نەقش و دەورێکم هەبێ ئەوە بووکە تەنانەت لەو کاتانەیە من تراولینگ ڕۆشتم لە ژێر گولەی شەڕدا هاتوچۆمانە کرد و ئەو کارەمان کرد. پێویستە من بڵێم ئەو پرۆژەیە کە باسی شەڕی داعشمان کرد ئەو پرۆژەیە نەبوو کە لەگەڵ کاک ڕەحیمی زەبیحی ئەنجامماندا. ئەو پرۆژەیە بە پێی دەستور بوو کە ئێتر لەگەڵ لە فیلمی بە پێی دەستور هاوکاری من و کاک ڕەحیمیش ئەوە کۆتا هاوکاریمان بوو. ئەوەی کە باسی یەکەم باسی داعش و ئەو شەڕێکە بە گولەی ئەسڵی کارەکرا لەگەڵ دەرهێنەرێک بوو با لەگرا من ناوی نەبم بەڵام لەگەڵ ئەو هەموو هەوڵ و تێکۆشانەی کە من هەبووم بەداخەوە دەرهێنەرەکە هیچ کات نەیتوانی ئەو شتێکە بڕیار بوو قستی سێومی من بدات و هەروە لە لای ماوە. پاشی ئەو پرۆژەیە کە باسی شەڕی پێشمەرگە داعش بوو من گەڕامەوە ئێران و چەند فیلمم کار کرد. یەکێ لەو فیلمانەی کە من هەمیشە ئاواتمە خواست کە بتوانم کارێک بکەم بۆ دەریاچەی ورمێ بوو. دەریاچەی ورمێ خەریک بوو وشکە بوو من نە دەسەڵاتم بوو نە پارەشمە بوو کە بتوانم کارێکی بۆ بکەم. ئەوە بوو کە ئاهدم بەس لەگەڵ خۆم و خودای خۆم کە بتوانم کارێکی بۆ بکەم. ئەوە بوو داوت کرام بۆ پرۆژەیەک لەسەر دەریاچەی ورمێ. فیلمێکمان کار کرد فیلمەکە زۆر باش بوو لە فستیڤاڵی بروکلینی ئەمریکا بەشداری کرد وەکو باشترین فیلمیش هەڵبژێردرا. لێۆناردۆ دیکاپریۆ کە سەفیری ژینگە پارێزە لە نەتەوە یەکگرتووەکان لەوێ بەشدار بوو و فیلمەکەی بینی بوو تەنانەت لە لاپەڕۆ پێیجی تایبەتی خۆی لەسەر دەریاچەی ورمێ چون ئەو فیلمەی بینی بوو لەسەر دریاچەی ورمێ باسی کردووە وەکابێ کار بکرێ بۆی. منیش وەکو باشترین کامێرامان لەو فستیڤاڵە هەڵبژێردرام. دوایی لە فستیڤاڵی پۆرتەقاڵ و زۆرێک لە فستیڤاڵەکانی تر ئەو فیلمە بەشداری کرد و لە بەشی کامێرامانی و لە بەشی دەرهێنەریشە پلەی یەکەمی بەدەستێنە.
پاشی ئەو فیلمەش چەند فیلمێکی کورتمان کار کرد کە تەنانەت لە فستیڤاڵی فەجری ئێران بەشداریان کرد و توانیان پلۆپایە بێن بەدەست بێنن لەگەڵ ئەوەش پاشی ئەو فیلمە کورتانە لەلایەن کاکستاری چەمەنگوڵی هاوڕێ بەڕێزم داوت بەکار کرام بۆ پرۆژەیەکی سینەمایی فیلمێکی سینەمایی بە ناوی گوڵنەسا کە لەوێش ئێمە کارمان کرد ئەزانم کە بەچە هەوڵ و تێکۆشان و بەچە زەحمەتێکەوە کارەی بە نەتیجە ئاکام گەیاند و لەو کارەشە لە چەندین فستیڤاڵ بەشدار بوو کە من لە چوار فستیڤاڵە باشترین کامێرامانم وەرگرتووە و لە چەندین فستیڤاڵیشە کاندیدی باشترین کامێرامان بووم لەگەڵ ئەوەشە ما باقی دۆستانی تریش خاتوویدای ساڵحی وەکو نووسەر کاکستاری چەمەنگوڵ وەکو دەرهێنەر و تەنانەت ئاکتەرەکانیش خەڵاتیان وەرگرتووە کە ئەمە نیشانەدا تەنیا کامێرامانیەکە باش نەبووە کۆمەڵێک دۆستی یان هونەرمەندی باش لە پرۆژەکە هەبوون لەگەڵ ئەوەش من کارێکی تریم داوت بەکار کرام کە لە تورکیە و لە ئافریقا لەوێ کار کراوە کە بەشدار بووین ڕۆشتومەتە ئافریقا کە هیوادارم ببێتە نسیبی ئێوەش و ماباقی دۆستان. ئازیزانم بەم چەشنە گەیشتینە کۆتایی بەشی سێوەم و کۆتایی بەرنامەی گەشتەکانی ئەو دیوچیا لە شاری ورمێ هیوادارم کە بەرنمەیەکی باش و بە کەڵکمان ئاراستە کردی بێتن تا بەرنمەیەکی تر شوێن و ناوچە و دەڤەرێکی تر شاد و بەختەوەر و ماڵتان هەمیشە ئاوا.